لە چوارچەوەی ئامادەکاریەکان بۆ کۆنفرانس و دواتر کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی لە سنووری مەڵبەندیەکی هەڵەبجەی کۆمەڵ کۆبوونەوە گشتیەکان کۆتاییان هات. لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرەی چوارەم لەگەڵ ئەنجومەنی یەک و دووی خوشکان و قوتابیان کۆبوونەوە نوێنەرەکانیان بۆ کۆنفرانسە ناوچەیەکان هەڵبژارد. بەرپرسی مەڵبەندیەکی هەڵەبجەی کۆمەڵی ئیسلامی دەڵێت پێمان وایە کۆنگرەی چوارەمی کۆمەڵ دەبێتە قۆناغێکی نوێ و حیزب لە باشەوە بەرەو باشتر دەبات. هیوای ئەوەی کە ئەمە قۆناغێکی تازە و دیدێکی تازە بێت و هەوڵێکی تازە بێت بۆ ئەوەی کۆمەڵ لە قۆناغێکی باشە بەرەو باشتر بڕوا و لە قۆناغێکی هەستیار کە ئەمڕۆ کوردستان و ناوچەکە و هەمووی بەڕاستی لە قۆناغێکی هەستیار و زۆر پێویستی بە نوێبوونەوە و پێویستی بە هەنگاوی تازەیە بە تایبەتی کۆمەڵی ئیسلامیش کە هەتا ئێستا هەڵوێستەکانی لەسەر هاستێکی باش لە ڕووی سیاسی و داریەوە لەسەر ئاستی ناوخۆیی و دەرەکی لە جێ ڕەزامەندی و جێی دڵخۆشی خەڵک بووە. ئەمێ دەکەین کە ئەم قۆناغانەش ئەم هەنگاوانە بەرەو کۆنگرە هەنگاوی باش و چاک و ئەوە بێت کە ئومێدبەخشێک بێت بە ئەندامان و لایەنگران و دۆستان و ئەوانەی کە چاویان لە سەرکەوتنی کار و پرۆژەی کاری ئیسلامیە و بە تایبەتیش کۆمەڵی ئیسلامی کە ئەندامانی وەرگانە جیاوازەکانی کۆمەڵی ئیسلامیش ئومێدی گەشیان بە حیزبەکەیان هەیە و چاوەڕوانی کۆنگرەن و چاویان لە نوێبوونەوەیە. ئەنجومەنێکی ودی خوشکان بەشداریان کرد لە کۆبوونەوە گشتیەکانە داواکاری نەخوای پەروەردگار کە کۆبوونەوە گشتیەکان زایدن کۆنفرانس و کۆنگرە خەیری پێ بێ بۆ حیزب و ئینشاءالله گۆڕانکاریەکی چاک بکرێت لە بڕیار و لە هینەکانە کە ئەو کەسانش کە ئەتوانن کە دەرئەچن بتوانن ئەرکی سەرشانی خۆیان جێبەجێ بکەن. ئەمە وەکو ئەندامانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە کە چین و توێژێکی ناو ئەم حیزبە ئیسلامین و ئامادەکاریەکەین بۆ کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی کوردستان کە کۆنگرە ئەداتێکە بۆ نوێبوونەوەی حیزب بۆ نوێبوونەوەی سەرجەم ئەندامان. دڵمان پێ خۆش ئەندامان بە گەرموگوڕێکی باشە و بەشداریان کردووە. نیشانەیەوەیە کە دڵسۆزن بۆ کارەکەەوە نیشانەیەوەیە یانەوێت کۆنگرە بکەنە وێزگەیەک بۆ بە خۆداچوونەوەی کارەکانی ڕابردوو چارەسەرکردنی کەموپڕیەکان و لە 4 ساڵی ئایندا شەڵا هەنگاوی باشتر و کاری باشتر و خزمەتی زیاتر بکرێت. ئەندامێکی لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرەی چواری کۆمەڵیش باسی چۆنێتی بەڕێوەچوونی کۆبوونەوە گشتیەکان لە سنووری مەڵبەندی یەکی هەڵەبجە دەکات و دەڵێت کۆبوونەوەکان بە سەرکەوتووی کۆتاییان هاتووە. سپاس بۆ خواتوانیمانە بە سەرکەوتووی کارەکان بەڕێوەبەرین. لە دوێنێ ئەمڕۆدا زۆری ئۆرگانەکان تاو کراون قەرارە تا ئەم شەو هەموو ئۆرگانەکانی سنووری مەڵبەندی هەڵەبجە بە هەموو ڕەگەزەکانەوە بە هەموو چین و توێژەکانەوە تاو بێ. ئەوەی کە بینیمان بەرەو ڕووهاتنەیەکی گەرموگوڕی ئەندامان بوو گڕوتینێک بووە بەڕاستی ئیلتیزامێکی باش بوو بە کۆبوونەوەکان و بە بڕگەی کۆبوونەوەکانەوە. کۆبوونەوەکانی ئێمە وەکو پێشتریش باسمان کردووە بۆ هەڵبژاردننی نوێنەرانی هەموو ئۆرگانەکانی کۆمەڵی ئیسلامی کوردستان هەموو چینەکانی ناو کۆمەڵی ئیسلامی کوردستانە بۆ کۆنفرانس و کۆنگرەکان. سپاس بۆخوا ئامانجەکانمان بە تەواوەتی هاتۆتە دی و توانیمانە پرۆسەکە زۆر بە سەرکەوتوانە بەڕێوەبەرین. کۆمەڵی ئیسلامی کە یەکێکە لە 5 هێزە سەرەکیەکەی هەرێمی کوردستان تا ئێستا 3 کۆنگرەی بەستووە. بڕیاری ژوایە لە کۆتایی ئەم ساڵدا کۆنگرەی چوارەمی بەڕێوەبەرێت. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.